عارف تەیفور لە ساڵی 1945 لە گوندی تۆپزاوای سەر بە شارۆچکەی دوکان لە پارێزگای سلێمانی لەدایک بووە. خوێندنی سەرەتایی لەسەر گەڵ و تەواو کردووە و پاشان لە کەرکووک و سلێمانی ناوەندی و دوا ناوەندی تەواو کردووە. لە شاری بەغداد لە کۆلێژی یاسا وەردەگیرێت و لە ساڵی 1970 تەواوی دەکات. هەر لە تەمەنی لاوێتیەوە تێکەڵاوی سیاست دەبێت و لە ڕێگەی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانەوە دەبێت بە ئەندامی پارتی دیموکراتی کوردستان. لە ساڵی 1960 دەبێت ئەندامی لەقی پێنجی پارتی لە بەغدا. لە ساڵی 1974 بەشداری شۆڕش دەکات و لە دوای نسکۆی ساڵی 1975 دەچێتە ئێران. لە ساڵی 1976 یەکێک دەبێت لەو کادیر و سەرکردانەی کە سەرکردایەتی کاتی دادەمەزرێنن. لە دەرەوە و ناوەوەی کوردستان چەندین پلەی حیزبی لە ناو پارتیدا وەردەگرێت. ئێستا ئەندامی مەکتەبی سیاسی ئەو حیزبەیە. لە دوای ساڵی 2003 لە بەغدا چەند پۆستێکی حکومی وەردەگرێت. لەوانە جێگری سەرۆکی ئەنجومەنی ئینتیقالی نیشتیمانی عێراق. پاشان بۆ دووخول دەبێتە جێگری سەرۆکی ئەنجومەنی نوێنەرانی عێراق. بینەران و بیسەرانی ڕوودا و سڵاوتان لێبێ، خۆشحاڵین لە بەرنامەیەکی دیکەی پەنجەمۆ لەگەڵێەوەی خۆشەویستداین. لە بەرنامەیەم جارەدا میوانداری کەسایەتیەکمان کردووە کە هەر لە سەرەتای لاوێتیەوە پێشمەرگە بووە و هەروەها لە ڕێگەی یەکێتی لاوانی دیموکراتی کوردستانەوە چۆتە ناوڕیزی پارتی دیموکراتی کوردستان و هەروەها لەو ژینگەی کە تێیدا پەروەردە بووە فێری کوردایەتی بووە. کاویش کاگ عارف تەیفورە. کاگ عارف لە ناو پارتی دیموکراتی کوردستان و هەروەها لە ناو حکوومەتیشدا گەلێک پۆستی گرنگی وەرگرتووە. ئێمە لەم بەرنمەیەدا هەوڵەدەین چەند لاپەڕێک لە ژیانی هەڵدەینەوە و شایەتی لەسەر ئەو ڕووداوانە دەدات کە خۆی تێیدا بەشدار بووە یاخود لە نزیکەوە ئاگای لێیانە. کاگ عارف بەخێر بێ بۆ بەرنامەی پەنجەمۆر. زۆر سپاستان دەکەم. سپاس. کاگ عارف حەزەکەم لە سەرگەڵەوە دەست پێ بکەین. شێخایەتی ئێوە شێخزادەن لە سەردەمی مەولانە خالیدەوە دەست پێ بکەین. کەسێکی نزیکی ئێوە ویستوێتی مەولانە خالید بکوژێ، بۆچی ویستوێتی ئەو کارە بکە و چێ پێی کردووە یانی ویستوێتی پێی بکە؟ ئێمە بۆ خۆمان دایکیشم و باوکیشم لە شێخانی سەرگەڕون، بەڵام لە ساڵی 1930ەوە ماڵمان چۆتە تۆپزاوە لە لای دوکان. تۆپزاوای لای دوکان. کەواتە تۆ خۆ بە خەڵکی ێزانی؟ من خەڵکی تۆپزاوە. من خەڵکی تۆپزاوە. ئێمە شێخانی سەرگەڕ و ئەگەڕێنەوە بۆ ئەسڵ بۆ ساداتی بەرزنجە. بۆ ساداتی بەرزنجە. ئەوەی کە ئەو مەولانە خالید خەریکی ئەوە بۆ کەعزێتی بدا، باپیرمانە شێخ ئەحمەدی سەرداری ناوە، ئێستاش مەرقەدەکەی هەر لە سەرگەڵوە، مەرقەدی شێخ ئەحمەدی سەردار. وەخت خەلیفەیەکی نزیکی شێخ معروفی نۆدیەیی بووە کە بە حکمیەوەی ئامۆزایەک بوون، زۆری ئاعتیماد لەسەری بووە کە مەولانە خالید دەگەڕێتەوە لە هیندستانەوە گەڕێتەوە دێتەوە کوردستانەوە کەوێتەوە چالاکی. دیارە هەم بابانیەکانیش و هەم شێخ معروفی نۆدیەی ئەمانە پێی ناڕەحەتە بن بۆ وەزع. ئەمە مەلا عەبدولکەریم مودەڕیسەڵێ، ئەمە کتاب لە کتابی یادی مەردانان نووسیوێتی. داوا لە باپیرمەکە ئەڵێ تۆ بێ بچی مەولانە خالید بکوژی. ئەویش جاری یەکەمە چیە بیکوژێ، بۆی ڕێناکەوێ بیکوژێ. جاری دووەم ئەوێ بیکوژێ. ئەم جارە کەمینەکەی بڵێن زۆر مەستەحکەم بۆی دانێ و زۆر ڕێک و پێک بۆی دانێ کە مەولانە نەجاتی نەبێ لە مزگەوتی خانەقا، کە ئەزانێ وایە کە لە نوێژەکە بێتەوە لە جەماعەتەکە بێتەوە ڕۆژی جومعە بێ لە خودپۆشتی وا بێتەوە. بڕاستەن مەولانە بەرامبەری باپیرم دێن، محاولە ناکا بۆم لەولایکەیە بڕۆ، ڕاستن بە دێتە بەرامبەری کە لەی نزیکە بێتەوە ئەڵێ شێخ ئەحمەد بۆ تێ بمکوژی، شێخ ئەحمەد بۆ دەتوێ بمکوژی. ئەویش ڕاستن ئەو فەترێ گوێی لە خوتبەکەی بۆ کە کابرایەکی عالمە، کابرایەکی زانایە، کابرایەکی وانییە کە وتویانە مولحیدە و کافرەوە هاتووێ مستحقی کوشتن نییە، مستحقی کوشتن نییە. ڕاستن هەر لەوێ هینی پێکە و کۆڕێ بڕوای پێدێنێ و ئەبێتە مریدی مەولانە خالید، دەستی ماچەکە بێتە مریدی. لاوەوە ئێمە لە تەریقەی
قادریەوە تحویل بوون بە تەریقەی نەقشبەندی و لەو تەریقەی نەقشبەندی تر خزمەتێکی زۆرمان کردو وەکو باپیرمان وەمانە ئەجا دوایی شێخ قادری سوور کە هەر باپیرمانە بڵێن باپیری دووەمانە ئەوە چێتە سەر کەرکووک لەوێ خانەقای سەید ئەحمەدی خانەقا کە ئێستا وا مەشهورە بە خانەقای سەید ئەحمەدی خانەقا ئەوێ بۆی مەدحەت پاشا لە ئەستەمبوڵەوە بۆیە کاتە خانەقایەکی گەورە و ئاوەدانێکی باشە بێ و خانەقایەکی زۆر گەورانە کەواتە بۆ حسابە بێ سەرگەڵ و مێژوویەکی دوور و درێژی هەیە ینی بە تایبەتی باسیەوە کرێکە لە زووەوە ینی لە 1600ەکانەکە هەڵە نەبم حجرەی هەبوو و مزگەوتی هەبوو ئەوانەی هەبوو ئەوە دکتۆر کەمال فواد بەڕەحمەت بێ نووسیوەتی لە کتابێکی دەرکردو لەسەر من قوتابخانەکانی کوردستان یەکێ لەوانەی کە لە قوتابخانەکانی کوردستان سەرگەڵ و یەکێکە لە قوتابخانەکان لە ساڵی 1636 شتێکی وە مەدرسەی خۆی هەبوو مامۆستای هەبوو حجرە هەبوو تەلەبەیان دەرسیان خوێندو لێەوە مەدرسەی وەختەش تەبیعی مەدرسەی وەکو ئێستای هین نەبووە مەدرسە مزگەوتەکان بە مەدرسە حسابیان کردو لەو ساوە بەڵێ هەر هەبوو حجرە و هەتا ئەم ئاخرێش هەر هەبوو مەلا هەر لەوێت تەخەڕوجێ کرد و مەلای باششی لێ تەخەڕوج کرد لە خەڵکەکەش ئامادەی تیا بوو فەقییان بەخێوە کرد و فەقیەکان بەخێوە کران تیان جا ئەجا بینە سەر ژیانی خۆت تۆکو منداڵی لە تۆبزاوە لە دایک بوویت بۆ حسابەی کە ئێوە لە تابەقەیەشی تر بوون جیاوازی ئێوە لەگەڵ خەڵکەکەی تراچی بوو بۆ خۆت مناڵێکی عجول دیار بوونەڵێ من مناڵێکی عجول بووم هەر لە مناڵێەوە خەرچی منداڵەکانی دێ بە حەقەت احترامێکی منێ زۆریان نەگرت بەس من حەزم لێ نەبوو لەوەی کە زیاد لە مبالغە بکەن لە احترامگرتن و لەوانە حەزمە کرد دایمە لەگەڵیان ناتێکەڵاو بووم وەختێ من آخر من موالیدی 1945م ئەو وەختەی دوای من حربی عالەمی تەوا تازە بوو خەڵکەکە زۆر فەقیر بوو خەڵکەکە زۆر فەقیر بوو منیش لەگەڵ ئەوان نازیلی شڕم لەبەرە کردو ئەمانە چەندە باوکم لێم توو ڕابوو دایکم لێم توو ڕابوو تۆ بۆ زلیوان مەسەلە دەرپێکی سپیم لە پێ کرد و بۆ خۆمە ڕۆژمە ناوین لەگەڵ کراسێکی شڕاو ئەمانە بۆی کە لەگەڵ مناڵەکانە بگونجێم ئەمانە هانی بە حەقەت عیلاقاتێکی زۆر باشمە بوو لەگەڵیانە زۆر ڕێک و پێک بووم لەگەڵ ئەوانی شاوانی زۆر حرمەتوە لا ێزا لەوانەیە کە لەو جیلەی منن لە تۆبزاوە پەیوەندیمان هەرماوە و زۆر بە تێکەڵاویش قساکەین کە یەکترە بینین ئەمانە ئەی مەکتەب هەبوو لە تۆبزاوە یاخود چۆن دەستی کرد بە خوێن نەخێر تۆبزاوە مەکتەبی لێ نەبوو من کە عمرم بوو بە 7 ساڵ منیان ناردە سەرگەڵ و بۆ ماڵی مامم ماڵی مامڕەزام لەوێ مەکتەبی لێ بوو سەرگەڵ و مەکتەبی خۆی هینی مەکتەبی ڕسمی ساڵی 1933 شتێکی وا مەکتەب هاتۆتە سەرگەڵ منیان ناردە سەرگەڵ و من تا سنفی 4 لە مەکتەب بووم لە سەرگەڵ و خوێندومە کە 4 تەواو بوو لەوێژ مەکتەب نەبوو منیان نارد بۆ کەرکووک لەگەڵ محەممەدی ئامۆزامە محەممەد ڕەزا چوینە کەرکووک لەوێ چوینە ماڵی باپیری ئەو ماڵی باپیری ئەو ماڵی حەسیب ساڵحە چوینە ماڵی حەسیب ساڵحی کە ئەم حەسیب ساڵحی کە ئەم قەسری لێرە بەناوەوەیە بیناکە و مهندسێکی مەشهور و ناسراو بوو بەڕاستی پیاوێکی زۆر بە خزمەت بوو زۆر هەوڵێدا کە خزمەتی میلەتەکەی میلەتی کورد بکە لە ماڵی وان بووینە تا ساڵی 59 سنفی من بوومە سنفی هیچ متەوەستا ئەوان خێزانی عەمری خوای کرد نەنچی حازی نەنچی محەممەد کە عەمری خوای کرد گوتیان باەوە لەوێ نەبن بۆ خۆمان هۆدەیەکمان گرت ئافرەتێکمان لەگەڵا بوو خزمەتێکردین چێشتی بوو لە نازی لە کەرکووک لەوێ ماینەوە من چوومە متەوەستەی غەربی هەیە دوو متەوەستەی لێ هەبوو لە کەرکووک یەکیان شەرت وەڵا سێ موسەڵا شەرقیە غەربیە لەگەڵ یەکسانەوی من چوومە غەربیە لە غەربیە لێ خوێندم سنفیەکم کرد تەواو بوو بوومە دوو
وەزعی کورد لە کەرکووک زۆر خراپ بوو بەڵێ بەدەست تورکمانەکە تورکمان چی کورد بوو تووشی بوونایە ئەیان کوشت لەبەرەوە ئێمەیان هێنا لێرە هێنانینەوە بۆ سلێمانی بەڵێ جابا ئێمە تۆزێ لە کەرکووک بمێنینەوە بۆی باسی ئەو سەردەمە بکەین کە ئێوە لەوێ بن ئەو کاتە یەکێتی قوتابیانی پارتی هەبوو و هەروەها شوویەکان هەبوون و بە تایبەتیش من لە چەند کەسێکە لەگەڵیان ناگەفتو گۆم کردووە باسی دەوری کاک عەلی ئەسکەریەکەن ئەوان لە یەکێتی قوتابیانە کە چۆن دەوریان هەبوو و بە تایبەتی لە مەسەلەی کوردایەتی و زیندووکردنەوەی هەستینەتەوەی و ئەمانەیە بازام کاک عەلی خزمەتیشتان هەیە لەگەڵی من کاک عەلی پورزایەکی دایکمان خوشکە بەڵێ جا بەڕاستی بە حەقەت کاک عەلی دەورێکی زۆر سەرشی هەبوو لە زیندووکردنەوەی قوتابیان لە کەرکووک پێش ئەوەی کە شۆڕشی 4 تەمووز بێت لە زمانی مەلەکیشا دەورێکی زۆر بە قووەتی هەبوو بە تایبەتی لە سانەوی ئەو گەشت وەست مەرحەلەی سانەوی لەبەرەوەی پشتی هەبوو هیچ نەوعا قبولی ناکردنە لە هیچ مەسئولێکی حکومی ئەو سەردەما تا وەکو گوتم ماڵی سەید ئەحمەد خزمانە پشتیانە گرتووەمە کاک عەلی دەورێکی زۆر ڕئیسی هەبوو لە بڵاوکردنەوەی ڕوحی کوردایەتی لە کەرکووک بە تایبەتی من هینێکە بجێڕمەوە وەختی خۆی ساڵی 57 اتحادی هاشمی بوو لە بینی ئەردەن و عێراق اتحادێکیان کرد کوردیش کەوتنە پەلی ئەوەی کابێ کوردیش لەو اتحادەیە دەورێکی خۆی هەبێ وەکو بڵێ هەرێمێکی مافەکانی پارێزەوە ئەمانە لەسەرەوە هەستان کەوتبوونە ئیمزا کۆکردنەوە هیچ لەوانەیە کە ئیمزای کۆکردەوە کاک عەلی بەڕەحمەت بێ کاک عەلی بوو ئێمە شوێنێکە بوو مناڵ بووین لەوێ چوین هینە بووین یاریمانە کرد و ئەو شتانەمانە کرد مناڵ زۆر بووین بە یەکەوە ڕەفیق بووین ڕۆژێک ماری عومەر دەبابە لەوێەوە بوو لەگەڵ کاکەمەم بۆتانی بە یەکەوە هاتنە دەرێ لەوێ منیاندی ئێمەیاندی لەوێ مناڕین و یاریەکەینەوەمانە بانجی منی کرد گوتی وەرە منیشتم نەخوا بۆچی بانگمەکات چوون گوتم فەرموو گوتی تۆ بێ ئەم وەرەقەیەکی پێ بوو تەختیت کرابوو وەرەقەکە گوتی تۆ بێ بچی برادەرەکانت بزانە چییە قسەیان لەگەڵا بکە بێن ئیمزای ئەم وەرەقەیە بکەن بۆ هینی اتحادی هاشمی منی شاستام هاتم گەڕامەوە لای مناڵەکان هەمویان گوتیان کوڕە وەڵڵا شتی وایە مار نایکەین و یەکێک گوتی ئەمە شوێعێ و یەک گوتی ئەوە نازانم چێ و ئەمانە گوتم منیش زۆرم لەسەری زۆر نەڕۆشتم دوایی گەڕامەوە بۆ لای گوتم بەخوا کەس ئیمزای نەکرد گوتی دەبۆ خۆتە بێ ئیمزاکەی ئەکتم باسم من بۆ خۆم ئیمزایەکەم بەس کاک عەلی خۆ نامگرنەوە حەزت بەلادەر گوتی نانە ئیمزاکە هیچ نییە ئیتر ئەوە ئیمزام کرد لەوەوە هەستم کرد کە شتێک هەیە یعنی کوردایەتێک هەیە کورد جیاوازی ئینسان زوو لە کەرکووشیش زۆر زوو شعوری پێەکەی بە حکمەوەی تۆ لەگەڵ تورکمانە احتیکاکەکەی لەگەڵ عەرەبا احتیکاکەکەی هەنی هەستەکەی کە تۆش کوردەکانیش هەبێ حینێکی خۆیان هەبێ هیتر لەوەوە ئەیکەواتە پەیوەندی کورد و تورکمان و ئێوە قوتابیەکان لە ناویەکە خۆ هەموو کورد بەیەکەوە نەتانە خوێن تورکمان تێکڵاو بووین تێکڵاوی هەرچەندە مەکتەبەکەی ئێمە مەکتەبی ئیمام قاسم بوو ئەکسەریەتی کورد بوو ئیمام قاسم ئەکسەریەتی کورد بوو بەڵام تورکمانیشی لێ بوو بەس بە عەرەبیەتان خوێند بە عەرەبیەمان خوێند ئیتر تا شۆڕشی 4 تەمووز بوو کە شۆڕشی 4 تەمووز بوو ئازادی کرایەوە بۆ ئەم خەڵکە تەبیعی کە ئینقلابەکە بوو من لە تۆپزاوا بووم بەیانی کە هەستام سێرم کرد رادیۆمان هەبوو رادیۆ کەم بوو وەختە رادیۆمان هەبوو بەسی شۆڕشێ کرد کە شۆڕش بۆمانە ئەتر ئازادی کە نوع ئازادیەک کرایەوە مەقەڕا دانرا مەقەڕ یەکێتی قوتابیانی کوردستان فەورەن کاک عەلی و ئەوانە دایان ناو کاکەمەم و عەبدولخالق عەبدوڕەحمان هەبوو ئەوانە هەمویان مامۆستا شەفیق هەبوو ئەوەی شەفیق ئەمین وعافیکە لە هەولێر بوو ئەندامی پەرلەمان بوو ئەوزانم ئەمری خوای کرد ئەو بوو مەجموعەیەکی زۆر لەمانە کۆمەڵێک گەنج بوون خەریکی ئەم کوردایەتیە بوون باشە کاک عارف زۆر جار باسی ئەوە کردێڵێ لە ساڵانی پەنجاکانە
ڕاستە تۆ کاتە مناڵبووی یاخود ینی لاو بوویت بەڵام عەرەب لەوێ چۆن بوون ینی عەرەب ڕێژەیان زۆر بوو ئەڵێن عەرەب زۆر کەم بووە بە زۆر کەم بوو ئێمە ئیحسای 57 کوڕێکی خاڵی مەحەمەد بەڵێ مامۆستا نەجیب عەداد بوو ینی ئیحسایە کرد بەڵێ سوودفە کەوتووە ئەو منتیقەی حەدیدیەکان منتیقەی حەدیدیان پێوتن بەڵێ عەرەبنەوەنە عەرەبن بەڵێ ئەوانە ئیشیان حشتر هێن گامێژ بەخێوکردن بوو قایمان غیانە هێنا بۆ ناو شار و ئەوشتانە لە 10 مار زیاتر تەجاوزی ناکرد کەرکووک عەرەبی زۆر کەم بوو ئیلا چەند مۆزەفێکی عەرەبی ئەگەر هەبوو بێ وەکو مامۆستا وەکو ئەوشتانە ئەگەر هەبوو بێ و زیاتر لە حەویجەیە بوون یعنی لە حەویجەش کە دەهاتنە کەرکووک بە حەقیقەت زۆر بە ترسەوە هاتنە کەرکووک عەرەبەکان ینی زۆر ترسان کە دێهاتن هەم تورکمان هەم کوردەکان گاڵتەیان پێکردن شتیان تەماتیان شووتیان پیادە شتیان پیادان شتیان پێکردن عەرەبەکان ئەو دەورەیان نەبوو لەوێ بەس دوای وردە لە دوای 63ەوە ئیتر عەرەب بۆ خۆی سەیتەرەی بەسەر هێنا حیزبی بەعث بوو بە سەبەبی ئەوەی کەوە عەرەب سەیتەرە بەسەر کەرکووک ئەی تورکمانەکان کە عەرەب هەندێک جار باسی ئەوە کرێ کە هەندێک لە ماڵە کوردەکان ئەوانەی کە تۆزێ دیار بوون بۆچی ئەوانە هەندێک بوون بە تورکمان شتی وا هەیە ئەوە زۆر ڕاستە وەختی ئالاساس تورکمان زمانێکی مەدەنیە زمانی عوسمانلیە زۆر محاولەیان کردووە ڕاستە بەعزە عایلەیەکی بە تایبەتی ئەوانەی زەنگەنە و جەباری و ئەوانە هەرچەندە ئێمە نەبوون بە تورکمان ئەخرێمە خزممان زۆرە لە کەرکووک نەبوون بە تورکمان و بە کوردی ماونەوە بەڵام ئەوانەی جەباری و زەنگەنە ساڵەیی ئەمانە زۆریان بوون بە تورکمان بەڵێ ئەی مەسەلەی تۆرانیە دەوەی کە تورکچیەکانی بە تایبەتی لە کە لە بڵین ئانکاراوە ئاویان خواردۆتەوە ئەڵێن لە ئەو کاتە لە پەنجاکانە ڕێکخراوی لەو جۆرە هەبووە کە زۆر توندڕەو بوون هەیان بوو بەڵام بۆ قووەتە نەبوون هەیان بوو بۆ قووەتە نەبوون نەخێر بەڵام تۆرانی هەبوون تۆرانەکان مەشهور بوون و دیار بوون لە بەرچاوی هەموو خەڵکەکە یان ناسین کە هەموو فڵان تۆرانی وانەیە بەزێمە وەکو مناڕ و وەکو ئەوشتانە بەڕاستی لەگەڵ تورکمانە تێکڕاو بوون لە قەڵا هاتنە خوارەوەوانە بۆ تورکمان زیاتر لە قەڵا زۆر بوو لەوێ دەهاتنە خوارەوە لەو منتیقەی دیکە ئێمە کەوتم کاک عەلی بانجێکردین لەوێ مناڵەکان تورکمانی شەهاتن لەگەڵ ئێمە یاعتیادی بەڵێ هەموو شتێک تێکڕاو باسی ئەوەت کرد کە لە قوتابخانەکان بە عەرەبیەتان خوێن بەڵام لە گفتوگۆیەکی من لەگەڵ کاکە حەمێد ڕەزا خواافیکە باسی ئەوەی کرد کە مامۆستا جەمال لەبەس دەرسی بە کوردیە وتەوە ئەگەر لەوە هەبوو من ئەوەم ئاگا لێ محەممەد تەلەبە بوو لە متەوەستی موسەڵا بەڵێ متەوەستی موسەڵا هەموو منتیقەکان تورکمانیە هەمووی تورکمان بوون مامۆستا جەمال مامۆستای ئەو مەکتەبە بوو دەرسی کتۆتەوە محەممەد بەحسێ کرد بۆمان هاتەوەی گودەم ڕوو مامۆستا جەمال هاتۆ بە کوردی دەرسی بۆ شەڕاکردوین تورکمانەکان ناڕازی بوون گوتویانە تێ ناگەین تۆ با کوردی تەشەرحەکەوانە گوتێتی بۆ خۆتانەمێ فێری کوردی ببن و بڕۆن کوردی فێر بن ماڕەوە ڕاستەوەی کردووە دەستی کردووە بەس مامۆستا من نەبوو جەمال لەبەس بەڵێ ئەی کاک عارف لە دوای 58 کەیترە و ئازادی باسیەکەیت هەبوو ئەوانە بەڵام هەمانکات لە بینی شوویەکان و پارتی و لایەنەکانی تریشە بەریەکەوتن هەیە خلافێکی زۆر بە قووەتە بوو لە بینی پارتی و شوویەکانە بەڵێ چونکە بە هیچ نوعێک حزبی شوویعی بە تایبەتی ئیستیعدادی نەبوو ئاعتراف بە کورد بکە کە میلەتێکەوە هەیە بەڵێ هەیگوت عێراق و هەموو شتێکە عێراق و لەبێ هەمووی لەسەر عێراق بن و کوردە پارتیەکانش بەڕاستی هەمووی ئیلحاح و ئیسڕای لەسەرەوەی کە ئێمە میلەتێکی نەبێ کیانی خۆمان ببێ دەبێ وەزعی خۆمان هەبێ لەبەرەوە بەڕاستی خلافەکە زۆر بە قووەت بوو لەمێ هەستا بوون دوو لاوان دانرا بوو لاوانی دیموکراتی کوردستان ئیفسەر بە پارتی بوون لەولاوە گەنجانی عێراق دانرا بوو سەر بە حیزبی شوێعی بوو قوتابیانی کوردستان هەر سەر بە پارتی بوو یعنی هەموو شتەکانیان واجیا بوو من سنفی 6 ابتیدایی بووم کە شۆڕشی 4 تەموز بوو
چوو مەقەڕێکیان داناوێچێتی قوتابیانی کوردستان چوو منتیما بکەم کە بسمە ناوێچێتی قوتابیانی کوردستانەوە بماندام لەلایەن منیان قوبڵ نەکرد بەڵام حادسەیەک بوو جەنابی مەلا مستەفا هاتەوە لە رووسیا کە هاتەوە لە رووسیا ئامێری هین خەڵکەکە لە مەتار زۆر استیقبالیان کرد کە استیقبالیان کرد لە کەرکووک لە کەرکووک سەردانی کوردستانی کرد لە بەغاوە لا کە هاتەوە لەوێ هات بچێ بۆ بارزان ئامێری انزیباتێکە بوو تورکمان بابی ئەم موفق و ئەمانەیە کە لە جەبهەی تورکمانی بوون و ئەمانە ئەوەڵ دوای ڕاپەڕین ئامێری انزیبات بوو چوو ئەویش بە حکمی ئامێری انزیبات تا بێ بچێ استیقبالی بکە استیقبالی کردبوو کە مەلا مستەفا هاتووە دەرەوە دابەزی بۆ ئەو ڕەسەن تووشی جەڵتە بوو کە جەڵتە بوو بە هەرا گوتیانە هات تورکمان واومانە پەلاماری تورکمانەکانیش کەوتنە بە مقەڕاتەکانی ئێمە بە بارانکردنی لەو کاتەیە بە منیان گوت قوتابیان بە منیان بان کرد گوتیان وەرە تۆ لە مەقەڕەکە حرەز بە تورکمانەکان لەو حەکە نەشتێن و شت نەشتێنن بەڵام چاخانەیەکی تورکمان هەبوو بەرامبەری قەڕەکەی ئێمە هەمویان شکاند کوردەکان بە بەرد و بەوشتانە ئیتر لەوە شەڕی ناخۆشی زیاتر دەستی پێکرد لە بینی کورد و تورکمان بەڵێ ئەی ئەو ڕووداوێکی گرنگ ئەوەی کە شوێیەکان ئەڵێن ینی ئەوانەی کە لەوێ بوون و شایەتن باسی ئەوەکەن کە شوێیەکان کۆمەڵێ لە تورکمانەکانە کوژن ئەوە بۆ ڕوویدا ئەو شتە بۆ ڕوویدا ئەوە من خۆم شخصی لەوێ نەبووم بڵێ من لەوێ بووم بەڵام دوایی بەحسیان کرد بالفعل تورکمانەکان شوێیەکان تورکمانەکانیان عەزێتدا زۆر بۆچی ینی سەبەبەکەی چییە؟ هەلا ئەساس ئەوانە سەر بە ڕەجعێ و ئەمریکان و نازان لەم بازمانە ئەوانیش تەقەدمین و شوێعین و ئەمانە هجومیان کرد چەند عایلەیەکی محتەرەم و ڕێک و پێچیان ئیبادە کرد لیان کوشتن سەحلیانەکردن سەحلیانی ڕاکێشان ڕایەنە کێشان بەسەر جادەیە زۆریان عەزێتدا بوون بەڵام زۆربەی چەند عایلەیەکی زۆر لە تورکمانەکان لەو وەزعەیە ڕایان کردو هاتوونە ماڵی خزمەکانی من خانەقا هاتوونە خانەقا چەند شەو ڕۆژێک لەوێمانەوە هەتا وەزعەکە ئەوان بووە ئەنجا توانیان بچنەوە ماڵەکانی خۆیان خزمەکانی من هەمووی بەڕاستی هینیان کردبوون خزمەت پاراستبوونیان چکە ئێمەش هینێکی تورکمانیمانە ڕێیە لینکێکتان بەڵێ ئەی کاک عارف وازام دواتریش شێخ مارفوان هەر لەسەر ئەو مەسەلەیە یادام کران شێخ مارف و شێخ حەسەن و شێخ حوسێن و یەک دوێشکە محەممەد مەجموعەیەشکە بوون لەوانە یادام کران حکم دران تا 63 حزبی بەعس هاتە سەر حکم حزبی بەعسەکە هاتە سەر حکم 63 ئیعدامی کردن ئەو کاتەوان دەستیان کرد بە کوشتنی شوێیەکانەوەوانە ڕەنگاوە تاسی ئەوە کاریگەری هەبوو بێ ئەی باسی خانەقاکەت کرد ئەو خانەقای ینی تەنها کوردەکە ینی کوردی ژەبوون بە بڵێم تورکمان و عەرەب و میلەتی ترە بوون بە موریدی ئەو مریدی دۆستایەتی لەگەڵ هەموو میلەتەکە هەموو کەرکووک ئیمانی بەوە بوو کە ئەم خانەقایە قەڵعەیەکە بۆ پاراستنی ئەو خەڵقەی کەرکووک کە خانەقا خزمەت خەڵکی زۆر کردووە بە تایبەتی خانەقا گەورە بوو زۆر گەورە بوو قوتابی تیا بۆ قوتابی هەبووە لە خانەقا لە هۆدە بۆ لەوێ هۆدەیان داوەتێ خوێندوێتی و خواردوێتی و شتی کردو بۆ خۆی تا تەقەڕوجی کردو ڕۆشتۆتەوە نەشیان زانیوە بۆ کوێچەوە چی هاتۆ چی هاتۆ کرێکاری ئەو کەرکووکە هەمووی زیاتر لەو منتیقەی دزەی و مەخمور ئەوانە هاتنە کەرکووکەوە ئەو کرێکارە شەوی لێ هات هەمووی هاتەوە خانەقا لەوێ نانیانە خوارد و چایانە خوارد و شتیانە خوارد و بەیانیە چوونە کرێکاری خۆ ئەو تورکمانانەش عیلاقاتی دایمەیان لەگەڵ سەید ئەحمەدا هەبوو وەکو گوتم لینچێکمان هەیە کە تورکمانە داچی سەید ئەحمەدی خانەقا تورکمانە ئیتر ئەو عایلانەی تورکمان نەفتچیەکان و ئاوچی و نازانم چی بەگلەرەکان و ئەمانە هەمووی ئێوارەیان لێ هاتوونە خانەقا لەوێ دانیشتون و قاوەیان خوارد و قسەیان کردو شتیان کردو میوان بوون ئەی سەید ئەحمەدۆوان کوردایەتیان نەکرد
سید ئەحمەد کوردایەتی تەواوی کردو بە تایبەتی کوڕەکانی کوردایەتێکی زۆریان نەکرد کوڕەکانی کاکە حەمەی خانەخا کاکە تایبەتی حەمەی باسی بەڵێ کاکە حەما کاکە حوسێن کاکە حوسێن هەر لە وەفدی مفاوزدا بوو لە ساڵی 63 کە هین بوو دەورێکی زۆر ئەساسی هەبوو کاک عەزیز و کاک سەمات ئەوانەش کوڕەزای سید ئەحمەدن ئەمان هەمووی دەوری تاشیان هەبوو لە کوردایەتی و لەین حتا بەرەو ئەو نەشیدی ئەی ڕەقیب کە دانراوە و کردسنی بۆ لەحنی بۆ دانراوە لە خانەقا وا بزانم لەحنەکەی بۆ دانراوە کاک عەرەف تۆ بۆ خۆت لە کەرکووک بووی بە ئەندامی لاوان یعنی لە ڕێگەی لاوانەوە چوویتە ناو دوایە چیتە ناو پارتیەوە ئەو کاتە لاوان بە قووەت بوون لە کەرکووک زانی خۆی وەکو گوتم لە قوتابیان ئاوەریان نەگرتیان تۆ عمر زار مساعد نییە بەس لاوان فەوزایە کەوتە ناو لاوانەوە جەماعەتی هەمزە و ئەمانە خەسرە تۆفیق و ئەمانە محاولەیەشیان کرد کە لاوان حەل بکەن و حیزبیش پارتیش حەل بکەن و بچنە حیزبی شوێعەوە ناو شوێعەوە ئیتر نەختێک ئەوە پارتی کەوتەوەی کە لاوانی نەختێک زیاتر تەشجیع کرد و هەرچی بێتە بنتیما بکا وەریەکی حەقینەوە بەسەر عمرەوە تر لەوە فرسەتەیە بەڕاستی منیان وەرگرت لە لاوانە بەکەم بوو ماندامی شێتی لاوان من هەر لە دوایی جا کە هاتمێرە لێرە لە سلێمانی هاتمە ڕێزی قوتابیانی کوردستان و یەکێتی قوتابیانی کوردستانەوە دوایی لە ساڵی دوای ئینتیمان بۆ حیزب کرد دەبێت حیزباتی وەختە وەکو ئێستانە بۆ هەر لەگەڵ تۆوتت برم بە پارتی تۆ ئەندامی پارتی وان نەبوو جارە ماوەی تقریبان ساڵێک لایەنگر بووی دوای ساڵەکە 6 مانگە بوو پارەوراوی دوای 6 مانگەکە ئەنجان بە مەراحلێکی زۆر ئاڕۆشتی ئەجا بووی بە ئەندامی پارتی چێ بوون کەسە دیارەکانی ئەو کاتێک کە لە لاوان نابوون بێ پێکەوە ئیشتانەکرد لە کەرکووک لە کەرکووک ئەوانەی کە هێن بوو وەکو گوتمەوە عەبدولخالق بوو ئەو شەفیق ئەمین بوو عادل عیزەتە بوو لە دوایان عادل عیزەتیش قارێکێکی مەشهورە لە دەربەندی بازیان لەگەڵ مام جەلالا قیادەی ئەو حرەکەی وەیە کرد دەربەندی بازیانیە کرد ئەلەمانە بوون ئەلەوانە ئەمین شوان بوو ئەمانە کە هین بوون کە قیادەی لاوانیانە کرد جیاوازی حیزبایەتی سلێمانی و کەرکووک هەبوو وەڵا لێرە زیاتر ئیتیمامی پێدرا بە تەسقیفکردن و بە کۆبوونەوە و بەو شتانە لەوێش هەر هەوڵە درا بەڵام لەوێ وەکو ئێرە ئەو ناحی تەسقیفکردن و ناحی بڵاوکردنەوەی واعی کوردایەتی زۆر ئەوەندە نەبوو هەر کورد بووی تۆ مهم ئەوە بوو کە کورد بووی و خەریکی کوردایەتی بووی وی لە فەرق بە تاکید دیێرە پێشکەوتوتر بوو مەقەڕی خەبات بوو لەوێ هەموو هەفتەی جارێک ماچووینەوێ لەوێ کۆ بووینەوە کە بۆ کۆ بووینەوە لەو مقەڕەیە هینیان بۆ کردین نەدەواتیان پێوتین و محازەراتیان نەدانێ ماوەی سەعات و 1-2 سەعات شتێکی وە ئەو ناحی تەسقیفەوە زۆر تاسیرێ بوو لەسەر ئێمە کە هێن بین ئەجا لە دوایان شانەی نێنی و شانەمان تەشکیلە کرد هینی حیزبی و هینی لا قوتابیان لەوی شەهریشمانە کردووەمانە جا من دوور کەوتمەوە لە لاوان بەڕاستی من کە گەیشتمە ئەوەی مەرحەلێک لە حیزباوەریان گرتم بەلایەنگر و بۆشتانە لە لاوان دوور کەوتمەوە بەڵێ ئەی ئەو کاتە چییە بوونەوانەی کە زیاتر مەسەلەن بە تایبەتی لە هینی ڕۆشنبیری و حیزبایەتی و ئەوانە یعنی کە خەڵکیان کۆوە کردەوە دەرسیان لە سلێمانی ئەو کاتە نەوشیروان بوو زەموو هەفتە تقریبان ئەو محازەرەیەکە بوو ئەحمەدی دادی بوو کادی لەش پێشکەوتوو بوو ئەحمەدی دادی قالەی شەریفە کوردە بوو حەمەستێک پێنجونی هەبوو دەستێکی نەبوو ئەو بوو ئەمانە بوون خۆیانە کردینەوە و قسەیان بۆ کردین و تەوجیهیانە کردینەوە هانیانەداین کە لەگەڵ حیزبی شوێ چۆن بتوانین مقاومەیان بکەین و چۆن بتوانین مناقەشیان لەگەڵا بکەین و بەربارەکانیان بکەین کە ئارڤەگە باسی سەرهەڵدانی شۆڕشی ئەیلول بکەین پێم وابێ باوکی شردیەکێکە لەوانەی کە لە سەرەتاوە بەشداری کردووە لەگەڵ ئەو سەرۆک عەشیرەکانی مانتیقەی خۆتان و دواییش لە دەربەندیخانەوە
شۆڕش دەست پێکات دەربەندی باسی دەربەندی بازیان و دوایی باسی دەربەندی خانی ژەکرێت لەوێش بەڵێ جا حەزەکەم باسی سەرهەڵدانی شۆڕشی ئەیلولکەی چی لەبیرە لەوەی کە من ئەوەی لە بیرمە بەڕاستی ئەو وەختە گەورە بوو مسنفی سێ تەوەستە بوو ناس سێ بوو دوو شتێک چوە بوو باوکیشم بە تاکی دێچێک بوو لە ئەوانەی کە شۆڕشیان دەست پێ کرد ئەوانەی منتیقەیەمەی کە لە قیادەی خەڵکەکەیان کرد باوکم مێشێک بوولەوانە حاجی برامی چەرمەگا بوو چۆ خاسمالی تەلام بوو شێخ فەتاحی هاوەڵام بوو حاجی حەمەمین ڕۆژکەی قەرەوەی سی بوو ئەتر خەڵکەکەی لەمانە هەمووی کۆبوو بوونەوە یەکەم کۆبوونەوەیان وابزانم لە حاجستان کردیان لە میوانی باوکم بوون یەکەمان لەوێ کردیان جا لە پێشان نەختێک لەسەرەوەی کە دەستیان بە شۆڕش کرد چەکدار هەڵکردنیان کرد داوای ئەویان کرد کە بەعزە قەوانینێک دەرچۆینی زراعە و ئیسلاحی زراعی و ئەم شتانە ئەبێ حکومەت تەراجعی لێ بکە تەراجعی لێ بکە جا شان بەشانی ئەمانەیە کە دەست پێ کرد لە پشدەروڕانێش دەست پێ کرد ئەوان هاتە خەڵ دۆری قەڵەکان لە دەربەندی خانی شارە زور و ئەو هەڵەبجە و ئەو منتیقیان دەستیان پێکرد تقریبان بە تەواوی یەکلیم ژیر بوون دواوەی کە خۆیان کۆ کردەوە چەند کۆبوونەوەیەکیان کرد لە قازان لە ماڵی حاجی برامی چەرمەگا لەگەڵ مدیر ناحەیە ئەو سەردەما ناوی ڕۆبیتەن بوو لەگەڵەوە کۆبوونەوە نەگەشتبوونە نەتیجە ئیتر وردە خەڵکەکەش بە دەنجیانەوە چوو ئەم سەرۆک عەشیرەتانەش بار کەسە بە جەماعەتی خۆی گوت و بە عەشیرەتی خۆی گوت دەبێت سیلاح بکڕن چەشیان پێکڕین کە چەشیان پێکڕین ئیتر هیوا بوو بە ساحەبی 100 تفانگی 80 تفانگ 120 تفانگ زیاتر کەمتر ئەوە ئەمانە کۆبوونەوە وای لێ هاتی تر هەستان کە زۆر بەقووەت بوون زۆر بڵاو بوون جەولەیەکیان هاتن چوون بۆ شارە زور بۆ لای ڕێز عەشیرەتەکانی شارە زور و هەڵەبجە بە ئاشکرا بەناو شارە هاتن بە سیارە بە ئاشکرا بەناو شارە هاتن و لیاندا ڕۆشتن بەڵام تەنزیمی حیزبی یارمەتیەدان جالو فتەیە بوو مامجەلالیش و حیزبیش لەوێت لە بەغدا تووشی مەشاکل بووبوونی لقا قەبزیان بۆ دەرچوو بوو مامجەلال هاتە ئەم منتیقەیە مامجەلال کە هاتە منتیقەیەمە کابرایکی زۆر جدی بوو لە لەیشکردنەکەی و کابرایکی مەحبوب و خۆشەویستیش بوو ئەیتوانی تەعاملێکی زۆر جوان لەگەڵ خەڵکەکەی بکە خەڵکەکەی هەمووی کەسب کردوو بە هێنیەوە بەلای خۆیان ئەیتر نەختێ بە قووەت بوون هەستان چوونە دەربەندی بازیانیان گرت لەوێ تەوزیع بوون ئەم بەرەوبەری دەبات دەربەندەکە و لەولاوە عەشایری هەڵەبجە و دەربەندی خانوانیش چوونە دەربەندی خان و لەو لای خەڵەکان دینی پشدەریەکان وەرحاصل بڵاوبوونەوە لە هەرامووی من ڕۆژی پێش هجووم من لە دەربەندی بازیان بووم لایک لە خزمەت باوکما بوو خەبەریان بۆ هات کە بەیانی جێیش هجوومەکە باوکم بانجی یەکێکی کرد هەر خەڵکی دیەکەی خۆمان مستایاری پێبوو کتابی پێبوو وتی وەرە عارف بەرەرەوە بۆ ماڵەوە چونکە بالێر نەبێ مناڵە ترسێ لەو لاوە حاجی برایم گوتی وەڵا من حەزەکەم محەممەدی کوڕیشم هەمەی حاجی برایم ئەوی شەر مناڵە ئەویش بەرەوە ئیتر هەردووکمانی بردەوە ئێمە چوینەوە ماڵەوە بۆ بەیانی جێیش هجوومی کرد و هاتە سەریان و ئیترەوە بوو مقاومەیەکیان کرد و مقاومەیان کرد و شتەڕیان کرد و ئەمانە لە دوایان بەڵام دوای شکان کە شکان وەخت خۆی بەڕاستی پیارەکە تاسیرێکی فۆقل عادێ هەبووی لە بە ئەسکەریەکان ئەگەر بەرامبەریان باتنایە ئەو تاسیری نەدەبوو هەرچەندە تۆپی پێوانان شتی پێوانانەمانە ئیتر بڵاویان لێ کرد کە بڵاویان لێ کرد دەستپێک بوو بۆ دروستبوونی جاردانی بۆ شۆڕش ئیتر کەوتنەوەی کە بنکە دابنێن مامجەلالوان چوونە چەمی ڕۆزان بنکان لێدانا لەگەڵ شێخ فەتاحوانە
باوکم و حاجی برایم چوونە لای حاجیتان و زێوە ئەوە مقڕیاندانا ئەیترەوە پێشمەرگە بوون پیابوون و لەوانە وردە و دووریان خستنەوە لەم عشایرانە پێشمەرگەی ئەسڵیان دامەزران مەسەلا دووسێ یەکیان لە لای گەورە دێ مەفرەزەیەکیان دانابوو هەر پێشمەرگە بەناوی پێشمەرگە حیزب لە لای پشت حاجیتانەوە لە لای پیرمەگرون یەکێشکیان دانابوو کە ئەمانە هەر پێشمەرگەی حیزبن نەعشایرەکان. باشە کە عارف حیزب دەوری هەبوو لە هەڵگیرسانی شۆڕشی ئەیلوولە؟ حیزب دەوری هەبوو دەوری هەبوو لە دەربەندی بازیانیش دەوری هەبوو وەکو وتم مام جەلال و ئەو عیزەت عادل عیزەت و مەلا ناسیح ئەمسیانە لە نوێنەری حیزب بوون لە دەربەندی بازیان ئیشرافیانەکردن تەوجیهیانەکردن چی بکەن چی نەکەن هەموو شتێکەکەیان وت ڕێی حیزب وایە وای ڕێی حیزبیان پێگوتن پێگەیاندن بەڵە حیزب دەوری چۆن بەڵێ بەس کاک عارف هەندێک لەو سەرۆک عشیرەتانە بۆ نمونە حاجی برایمی چەرمەگە خۆ زۆربەی ئەوانە سوێندیان بەسەری مەلا مستەفا خوارد بەڵام بۆچی بینیان تێکچوو؟ حاجی برامی چەرمەگار ساڵی 65 وەزعی تەواو نەبوو. حاجی برامی چەرمەگا ئەو وەختە خانوویانە کرد بۆ خەڵک تاویزەوەی کە سوتاوە مەجموعەیە خانوویان دابووە و نازانم چی ئەمانە حزب لێی کەوتە شک ئەمە کە دەبێ عیلاقەی هەبێت لەگەڵ حکومەت بۆیە حکومەت ئەو خانوانەی داوەتی و بۆیە کەەوەمانە مالە لە ماوەکانی کە شەویان وەریان گرت بوو بەس لێی لە بەهان نازانم سەبەبەکە چوو بانجیان کرد بۆ مقڕی زێوەیە لەوێ ڕەشی سندی ئامێهێزیە منتیقەیە بوو منتیقەیە هێزی ڕزگاری تارق ئەحمەد هەیە تارق ئەحمەد ئامیر بەتالیۆن سەردەق بوو ئامیر بەتالیۆن شتێک چووە لە زێوێ بانجی کردبوو لەوێ مەحاسەبەی کردبوو گرتووی حاجی برامی گرتبوو کە حاجی برامی گرتبوو گوتبووی تۆ ئەتەوێ بەجاش ئەتر عشایرەکان کەوتن باوکموانە کەوتن لە ناوچ کە باوکم حاجی برام عێلاقەیان زۆر بەقووەت بوو زۆر لە یەک نزیک بوون باوکم کەوتە ناوە بۆەوەی کە نەجاتی بداوە هینی بکاوەمانە گوتیان تۆ بی بە کەفیلی باوکم گوتی منە بمە کەفیلی منە بمە کەفیلی حاجی برایم حاجی برایم بە ڕەحمەت بێ گوتووی شێختێ فورمە بە بە کەفیلم منە بم بەجاش گوتووی نابی بەجاش من نەزانم تۆ نابی و ئەوش گوتووی بەخوا ئەمانە زۆریان تەعدا لە من کردو زۆر عەزیەتی منیان داوە منیان ئیهانە کردووە ئەبم بەجاش کەواتە ئەوە بوو هۆکاری کە پەیوەندی بە حکوومەتەوە ئەرە وەڵا سەبەبەکەی تەقریبەن ئەوە بوو بەجاش هەرچەندە مام مەجید برایەتی مەجید ڕۆستام ئەو زۆر زد بوو بەڕاستی بە حەقات زۆر محاوەڵی لەگەڵ حاجی کرد کە ئەو چەکەڵ نەگرێ بۆ حکوومەتەوەمانە بەڵا حاجی چەشیار هەڵکرد چەشیار کرد ئیتر مناقەشەیەکیان من لەوێ بووم مەژدار بووم ئەنی لە دوکانێک بوو لەوێ مناقەشە بوو لە بینی هەردووچانە زۆر ڕۆستەم مامەجی زۆری زۆری پێسەڵەت بووە بۆ خۆی پێشمەرگە بوو بۆ خۆی پێشمەرگە بوو بۆ خۆی پێشمەرگە و زۆری پێ ناوخۆش بوو بەڵێ کە عارف ساڵی 63 تۆ لە سلێمانی بووی لەناو شارابووی من لە سلێمانیە خوێن بەڵێ بەڵام ساڵی 63 کە ئینقلابی باسیەکان بوو تەبێ وەزعەکەی کوردستان زۆر تێکچوو حەسارێکی زۆر توند و تیژ کرا بۆ سەر کوردستان هاتوو چۆ زۆر زەحمەت بوو بۆ ناو شار بێ پچێ زەحمەت بوو زۆر زەحمەت بوو لەبەرەوە من ئەو ساڵە مەکتەبم تەرک کرد ئەو ساڵە مەکتەبم تەرک کرد منیش و محەممەدیش نهاتینەوە مەکتەب من بووم بە پێشمەرگە لەگەڵ باوکمە ئەوش جەپەیەکیاندا بووێ لە قەمچوغا لە چەمی ڕۆزان و قەمچوغە ئەوانە ئەو وەختە لەوێ لەگەڵ باوکمە پێشمەرگە بووم لەو فترەیە بەڵام ئێمە وەفدێکی مفاوزی حکوومەت هات بۆ شەدەڵا کە ئیتصالی بە شۆڕشەوە کرد بۆەوەی کە تەفاهم ببێ گفتوگۆ دروست ببێ دوای شەڕ و شتەکە شەڕ دەستی پێ کردبووە وەفدەکە کەریم قەرانی بوو کەریم قەرانی محافزی سلێمانی
کەریم قەرەنی بوو منیش لە خزمەت باوکما بوون چوینە ماڵی سەدەڵی ماڵی مامم بوو ماڵی مامی ئەسف بوو لەوێدا کۆبوونەوەکە بوو مامزەلا لەوێ بوو کەریم قەرەنی لەوێ بوو ئێمەش لە خو باوکم ومانە ئێمە شەر سوتفە کەوتینە ئەو ماڵی مام لەوێ لە سەدەڵە کەریم قەرەنی هەروە بەحسکرا و نازانسی و مامزەلا لە بابمی پرسی کوتی ئەو چێ کوڕ عارف نەچۆتەوە بۆ مەکتەب گوتینە وەڵام سەڵ کوتێتی ناسەوە بۆ مەکتەب بوو خەڵکەگرن و خەڵک عزگەتە دەن و ناسینەوەمانە کەریم قەرەنی وتی بابا بابێ من لەسەر کەفالەتی من ئەیبەم لەوێ بە خۆم من مەستەحملی مەسئولیەتێکم وەمانە بەڵام من نەهاتمەوە مفاوزاتەکەش لەوێ هێندێ مەتالیبی ئەوانە یانویست حکومەت دەیویست تەسلیم ببن و چەک فرەدەن و بەبێ مقابل وەمانە ئەوانش قبولی ویان ناکرد بەس حکومەت بەڕەسمی ئەوانی نردبوو حکومەت بەڕەسمی حیزبی باسێکان بەڵێ دوایەوەی مفاوزاتی کەرکووک تێکچوو بەڵێ دوایەوەی وەفدەکەیان گرت کاک ساڵح یوسفی و ئەمانەیە کە وەفد بوون لە بەغدا گرتیانن ئەتر ئەوە ماوەیەک شەڕ بوو لە کاتی شەڕەکە بەدواوە ئیتر ئەو کەریم قەرەنی هاتبوو بۆ ئەو مفاوزات ینی ڕێ نەکەوتن کەواتە لێ ناخێر سەرکردایەتی بە تایبەتی بڵین ئەوانەی کە پیانەوتن باڵی مەکتەبی سیاسی زیاتر مام جەلال و مامۆستا ئیبراهیم ئەحمەدوان لەو مەنتیقانەی ئێوە بوون مام جەلال لە مەنتیقەی ئێمە بوو بەڵێ ئەوەکانی کە لە مالومە بوون ئەسکەوتێکی لێ لە مالومە لە ئەسکەوتی مالومە بوون من چوومە لایەن کاک برایم بوو کاک نووری بوو کاک عەلی عەبڵا بوو نووری ئەحمەدی تەها بوو لەوێ لە ئەسکەوتێکا بوو ساڵی 63 کە عارف ئەو کاتە هەست دەکرا بەوەی کە بۆنی ناکۆشیەکە هەیە بڵێن لە ناو سەرکردایەتی پارتی دوای من کە مگەڕاینەوە ئێمە هاتیمەوە بۆ خوێندن بەڵێ لە ناو حیزبا ئەو بوونە دەستی پێکرد لە ناو حیزبا تەوعیە ئێمەیانە کرد تەوزیە ئێمەیانە کرد کە نابێ عەشایرێت دەوری خۆی بمێنێ نابێت چوبێ ئێمە هەموو دەبێت ملتیزامی حیزبیمانە بێ هەموو تەنزیمی بین و تەنزیم لە سەر و هەموو شتێکەوە بێ لەم قسانە بۆنی لەوێەوە دەست پێ کرد ئەجا دوایی ساڵی 64 مەلا مستفا بەڕەحمەت بێ مفاوزەیەکی کرد لەگەڵ حکومەت لەگەڵ عەبدولسەلام عارفە لەسەرەوە خلافەکە زیاتر دەست پێ کرد و ئاشکرا بوون لە یەک مەلا مستفا هات بە ئەم مەنتیقانەی چوارتەوە ناوانە توانی کە ئەوانەی کە لە مەکتەبی سیاسی بوون ڕاوینان و چوونە ئێرانەوە چوونە ئامەدان بەڵام ئەو دوایەوەی کە کۆنگرا گیرێت و کۆنگرە نەگیرا بوو ئەی ئەو کات کەیەکە مەلا مستفا دەرەکەن لە حیزب ئەوان خۆیان لە دوای شەڕەکە و شقاقەکە خۆیان کۆنفرانسێکیان لە ماوەت کرد بوو ئەو لەو کۆنفرانسیان مەلا مستفایان دەرکرد لە حیزب مەلا مستفاش لەوانێ موتەمەرێکی بەقووە کرد و خەڵکێشکەی خۆی کۆ کردەوە لەوێ موتەمەرەکە گیرە بەڵێ ساڵی 64 کە دەزەکەیتەوە بە خوێندن ئەو کاتە دیسانەوە دەزەکەنەوە بە حیزبایەتی یاخود من دوور بووم بۆ دوور بووی خۆم دوور بووم دانیشتم و بەڵام برادێکە بوو کوڕێکە بوو فوادی ناو بوو فوادستار ئەوە خەڵک کەرکوو بوو لە کەرکووکەوە یەکترمانە ناسی من گەیشتمە سنفی چواری متەوەستا چوومە سانەی وەتەن یەکەم ساڵی سانەی وەتەن کە کرایەوە فقط بۆ قسمی ئەدەبی کرایەوە من یەکێک بووم لەوانێکە لێ بوو ئەو فوادەش لێ بوو ئەوە مەسئولی یەکێتی قوتابیانی کوردستان بوو ئەوە هەرە هات و بەیانات یەدامێ و شتێدامێ و یعنی هەوڵێدا کە تەنزیمم کا بەڵام من وەکو تەنزیم دوور کەوتومەوە لە تەنزیمان نەمام چکە بەڕاستی خلافاتەکەی مەکتەبی سیاسی و لاو مەکتەبی سیاسیم زۆر بەدڵ نەبوو کە ئەو زیابوونەوە بوو هەرچەندە من وەکو چەکدارێک لەگەڵ باچشما بووم بەڵام بەدڵ لەگەریانە نەبوو زیابوونەوەکە نەبوو بەڵێ ئەو کاتە ڕێکخراوێکی تریشە بوو بە ناوی کاژیک چی لەسەر کاژی گەزانیت و والله من متهم کرد نه متهم نه یعنی بەیان گوت تۆ کاژیکە بەڵام من دۆستایەتیم لەگەریانە هەبوو دۆستایەتیم لەگەڵیانە هەبوو لەگەڵیانە ئەکسەریەت ئەوانەی کە ڕستپیشم هەیە لەگەڵ
کازیکەکانەوەمانە بەڵێ کوڕی نووری تۆفیق نووری بەک بەڵێ بۆیە ناوم بە یەکەوە بووین لەگەڵ ئەوانە هەموو ڕەفاقەت و دۆستایەتی و ڕەفاقەتی بووی من بەڵێ نەتەنزیم ینی ئەتانزانی کە ئەوانە کاژ من خۆ بیر و باوەڕەکەتە گۆڕایەوە قساکرا هەموو شتێکە کرا بەڵام کە ئەوە نابوو لە من مناقەشیان لەگەڵا بکەمنی بەزدیان و بەستیوە ڕەبێت جارجاری شتەیدیشم کردبن بەڵام تەنزیمی نەبوو بەڵام تەنزیمی تەنزیمی نەبوو بەڵێ ئەی کار بە ڕووداوی کە لە 63 ئەوانە ڕوویدا بە تایبەتی لە کانی ماسی و ئەوانە چیە زانی دەربارەیەوە وەڵی ئەو وەختە من زۆر لیانی نەبووم نزیک نەبووم بەڵام مەجموعەیەک لەکانی ماسی بوون بەڵێ بە ناوی حیزبەوە على ئاساس مەقەڕی پارتیە لێوێ ئەوانە چیان حزبی شوێی چ ئەندامێکیان قسەی بکردایە مەشاکلی ینی قسەی بکردایە شتی بکردایە نەقتێ بارز بووایە ئەهاتنە یان گرت و یان برد لەوێ ئیترخوا ڕەحمی پێ کرد یانە یان کوشتیان عەزیەتێکی زۆریان نەدا حەمەی دەرێژ نادر و عەلی برایم دەروێش و ئەوە مەجموعەیەک لەوانە ئەوانە بە ناوی حیزبەوەیان کردیا بە ناوی پارتیەوەیان کرد تا پارتی دوایی دووری قسنەوە دەری کرد لە بە ناوی پارتیان کرد کاربێەکەی چوونە بەغا بۆ خوێندن من ساڵی 65 سانەوی تەوا کردەوە ساسەمان ئێمە 5 ساڵ بوو سنفی 5 بوو تەواو کرد چوومە بەغدا چوومە لە پێشا لە مووسڵ وەرگیران دراساتی ئینسانی بەڵام من مێشکم دراساتی ئینسانی وەرناگرت لێوە خۆم نەقل کرد گوتیان احتیمالی دووەمە توانی بچی بۆ کولی حقوق ئەو وەختە ناوی حقوق بوو قانون یان توانی بچی بۆ کولی حقوق گوتم باشە خۆم نەقل کرد بۆ بەغدا بۆ کولی حقوق ئیتر چوومە کولی حقوق لەوێ دەوامم کرد ساڵی یەکەم کە چوون تەلەبەیەکی کوردی زۆری لێبوو لە کولیە لە کولی حقوق لە کولی حقوق بەڵام ئەکسەریەتی زۆربەی زۆری تەڵەبەکانی ئەوێ جەلالی بوون ئەوستا جەلالی هەبوو مەلایە بوو جەلالی بوون هەستم نەدەکرد مەلایەک برم هەبێ لەوێ هەتا حادیسەیەک بوو لە حادیسەکە کەشف بووین و جا ئێمە باسی ئەو حادیسەیەکەین بەڵام لە ئەڵقەی داهاتوودا بینەران و بیسەرانی خۆشەویست بەم شێوازی نەکۆتای ئەڵقەی ئەم جارەی پەنجەمۆل پێکەوە پرۆمۆی ئەڵقەی داهاتوو دەبینین و بەخواتان نەسپێرم لەسەر ئارەزووی هەموو میلەتی کورد باسیەکان دەوریان چی بوو لە ناو زانکۆیە باسیەکان و قەومیەکان و ناسریەکان و نازانچی چی هەمووی جەماعەتی جەلالی مەقبوول بوولایەن ئێوە لەگەڵ سەدام کە لە پۆلێکا بوون هیچ پەیوەندی و قسەکردن و شتان هەبوو مامۆستایکی کوردبانە بوو ناوی ئەکرەم یامڕچی بوو ئەم ئەکرەم یامڕچی لەگەڵ تەلەبەی کووردا بە کوردی قسەی ناکرد کۆنگری هەشتی پارتی لە ناو پردان و ئەبزانم کرا یەکەم جار بوو کە پارتی بە شێوەیەکی ئاشکرا کۆنگرە بکە جەنابتان بەشدار بوو نەوسیروان بە ڕەحمەت بێ لەگەڵ 3 چەکداری لەگەڵا بوو لە دواوە هاتوو بۆ کولیە عەلیشی لەگەڵا بوو بە دوا مناگەڵ هەرچی دەمناسی پاراستن و بەس من نازانم من نەبووم بە پاراستن هەرچەندە خزمەتشمە کردم و لێشیان نزیک بووم و دۆستایەتیشمە بوو لەگەڵیان